سڵاو جەماعەت چۆنن باشن لە باش 24 ساعات وەڵای سناپم نەکردبوو سناپمان دەک کێشەکەت بێ پێش و پاش و پشت و پێش و ئەوانە دەبووە تێکچوو بوو ئەوجا هاتینەوە ئینشاڵڵا باشتی جوان ئەوە چییە؟ یا مسخای مسخە زۆر خۆشم کە خارجەکە ئێتەوە سڵاو جەماعەت هەرێستانە لەگەر کاک ڕەقیب بێچارە و کاک ئەمە بەچارەی هاتینەوە برێکفاستی کاک ئەمە کوی ئەمە بە خۆت گوتە من ئەدەچینە برێکفاست ئێستا لۆ خۆت لە خەتدایە نانە زۆرەکەی سبەینات دەیوە قوربانتان بم ئەوە لە بەوەی دێنێ ئێرەمە ئەوە چی ڕەقیب تاوانی عەزلێ شتانەیە شتانەمان نەخواردی هەموو فێرمان دەکات ناوی چییە؟ برێکفاست برێکفاست ئەتوش وەڵام لە تورکیا دەخوارەوە زۆر خۆش لێرەش دەخوات ئەنێ ئەمە بەبیر دێ؟ بڕێک خۆش وەڵای دووەم ڕۆژیان بۆم بردێوێن ئارێ وەڵام کاک محەممەد دنیا دیتەمانە تەوان کردە بەستە کوراتو هاتم شاکە هەموو کەس قسەی کرد بەس ئەو ڕەقیبە قسەینەکە ئەمە لە سبەینی و قوتایی لەم سوڕە ئارێ لە خۆ دانیشە دەوە دانێ دەیە تا بڕین نانە ئەوە باش کار بەخوای کاکۆ نەخۆشە کاکۆ کرەوە قوربانت بم نەنستی ئەشە ها بە قوربانت بم چا دەبی ئینشاڵڵا ئێستا هەوا عیلاج و شتەکان بینین یاکۆ دەبی ئەستێ یاکۆ